لە هەواڵی یەکەمەوە دەست پێ بکەین کە بەداخەوە سوشال میدیاکان و پیج ئەکرێت بڵین بێخاوەنەکان کە هەندێک کات کۆمەڵێک هەواڵی نادروست بڵاوەکەنەوە کە بێ گوێدانە دڵی کەسوکارەکەیان کە ئەمڕۆ بەداخەوە هەواڵێکی وامان بیست کە هونەرمەند بەیان بۆمبا کۆچی دوای کردووە کە ئەم هەواڵە سەروبەری دوورە لە ڕاستیەوە تۆ ئەگەر خەمی هونەرمەندەکە خۆیتە ئەم هەواڵە ناوێ بڵاوکەیتەوە ئەگەر خەمی هونەرمەندەکەش نییە بەڕاستی پێویست ناکە ئەم هەواڵە بڵاوکەیتەوە ئەک بێ بگەڕی بە دوای سەرچاوە دروستەکەی ئەم هەواڵەیە پاشان ئەم هەواڵە بڵاو بکەرەوە. اینجا ڕەوەن لەگەڵەوە ئەمە هەمیشە وڵێن کە سوشال میدیا کاراسانێکی زۆری بۆ ئێمە کردو ئەتوانین بڵێن جیهانی وەکو گوندێکی بچووک بۆ ئێمە لێ کردووە کاتوانین هەموو هەواڵە جیهانیەکانی تا ببینین بەڵام بەداخەوە هەندێک جار ئەوە هەواڵە ناڕاستانە کە بڵاوەکرێتەوە هەواڵی مردن هەواڵێک نییە کە تۆ ئەوەندە بە ئاسانی بتوانی بڵاوی بکەیتەوە هەندێکجار کاتێک کە هەواڵی مردنی کەسێکە بیستی دڵت نایە یەکسەر بچی بە خێزانەکەشی بڵێ دڵت نایە یەکسەر بڵاوی بکەیتەوە ئەتەوێ بزانی ئەم هەواڵە ڕاستە بەڵام بەداخەوە بەبێ گوێدانەوەک و هاوکارم ڕەوەند ئاماژەی پێکرد کە ئەم کەسە خێزانی هەیە مناڵی هەیە کەسوکاری هەیە کە لەوانەیە لەو حاڵەتەدا هەندێکجار بارودۆخ یاخود ڕووداوی نەخوازراوی لێ بکەوێتەوە کاتێک ئەم هەواڵە ئەبیستێت بڕۆکە پەیوەند ئەگەر هەواڵەکە خوا نەخواستە ڕاستیش بێت بەڕاستی بێ سڵکەیتەوە لەوەی کە ئەم هەواڵە دابنیت و هەواڵی مەرگی کەسێک دانیت ئەم کەسە خۆشەویست و ئازیزی هەیە مناڵی هەیە دایک و باوکی هەیە خوشک و برای هەیە ئەو کەسانە تۆ لە پەیجەکەی تۆوە ئەم هەواڵە ئەبینن بەڕاستی بێ ئاگاداری ئەم شتانە بین تەنیا بۆ لایک و کۆمنت و سوالکردنی لایک و کۆمنت بەداخەوە کە ئەمەش بەکارێنم بەڵام بەڕاستی بەمە بەکاربێنیت ناکرێتەوە هەر هەواڵە کرد بەدەستکەوە هەر هەواڵە کرد بە مێشکە هات خێرا لە پەیجەکەی خۆتا دایبنیت بۆ ڕاست و دروستی ئەم هەواڵە و ئەم هەواڵە ڕاستە کە بە تەواوی دوورە لە ڕاستیەوە بەڵام هونەرمەند بەیان بۆمبا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بەیان خان سڵاوت لەبێت ئەم کاتت باشی وای تەندروستی و تەمەندرێژیت بۆ خوازین پێمان بڵێ تەندروستی چۆنە؟ خاتو بەیان سڵاو لێبێت سڵاو لە ئێوەش چاوتان ماجەکەم قوربانتان بەم سپاس بۆ کوردستان مەگەزین وڵای من مردوو کاکە خوانەکە هەر تەمەندرێژ بیت و هەر بمێنی بۆمان قسەتان لەگەڵ نا وڵای من بەڕاستی من ئەخۆم ئەمڕۆ تەندروستیم تۆزە باش نەبوو چاوشتم لێزەر کردبوو ئیسراحەتم کردبوو خۆی ئەم هەموو تەلەفۆنە چێ بۆ مەکرێ وڵا شتێکی وا بڵاو بۆتەوە بەڕاستی ینی ئەمە پێنجەم جارە من بمرێن نازانم چ ئیسفادەیەکەکەن لە مردنی من ینی لایک و کۆمنت ئەوە ناهێنێت تۆ ئەبێ دڵی کەسەکانی لە جوانتر بێ وەک لە لایک و کۆمنت بەڕاستی ینی من کەسوکارم هەیە لە دەرەوەی وڵاتن هاوڕێی خۆشەویستم هەیە بەخوا ڕەفیقێکم تەلەفۆنی کورتی بیان لەسەر قادرمە بوو بخەری بوو بکەومە خوارەوە بەیان بەو کەسانە ئەڵێیت کە ئەم جۆرە هەواڵانە بڵاوەکەنەوە کەسانێکەن تەنیا بۆ کۆکردنەوەی لایک و کۆمنت بێ گوێدانە هەست و سۆزی دڵی بەرامبەرەکەیان ئەم هەواڵانە بڵاوکەنەوە کەسانی ڕۆشنبیر نین ئەوەی ئەم شتاناکەن کەسانێکن نەدی بدین جاران کە کێشتێکیە کرێیانگو نەدی بدیە خۆیان وان بەو شتەوە ئەمانیش کام پەیجاناکەن خۆیان نەنوێنن یعنی بەڕاستی ئەمە چی ینی تۆ من نازانم من ئەمەیەک بیستومە ئەم شتانە ئەمە هەر من نیم چەنەها جار کاک مستەفا ئەحمەد مرانەوە هونەرمەندی تریان مرانەوە یعنی بەڕاستی ئەگە تۆ لەم زروفە ئێستا کاتی ئەوەمانی ئێمە بەڕاستی خەڵگەیانگو کورە دەیاڵ لە مەعاژ نییە و دنیا گەرمە و تیانە دەچی بکەین وا خەریکەی سڕیل و ئێرانیش ئاگر بەستەکەن با خۆمان بە بەیان بۆم باوە مەشغوڵکەین یعنی بەڕاستی ئەمە ئەم دیاردەیە هەر لە وڵاتی ئێمە هەیە بەڕاستی ینی زۆر دیاردەیەکی زۆر زۆر ناشرینە ئەم مردن و نازانم یعنی تۆ چی ئیسفادەی لەو لایک و کۆمنتاکەی ئەگەر حەزیژەکەی من بمرم هەمومان مردنە قەرزارین بەڵام ئێمە مولکی میلەتین ینی بەڕاستی هەموو میلەتەکەمان هەموو خەڵک بێتاقەت بوون بۆ شتەی من ینی بۆ مردنە ینی تۆ بۆ ئەمە ئەکەیت چ ئیسفادەیەکەکەیت نازەم زۆر ناشرینە بەیان خان خاتونێکی زۆر خۆشەویستی لەنێو ئەو بینەرانەی کە هەمیشە کارە جوانەکانی تۆی بینی و ئەمە هیوای تەمەندرێژیت بۆ خوازینی واداین هەمیشە بمێنی بۆی کە ئەو هونەرە جوانەمان پێشکەش بکەین جاوەکو خۆشت ئاماژەت پێکردلەوەی کە ئەمڕۆ بینەرەکان تو خەڵک زۆر خەمخۆر بووە بۆ ئەوەی کە بزانن ئەم هەواڵە ناڕاستە دوورە لە ڕاستەوە کەواتە دڵی بینەرەکانت خۆش بکە
پێیان بڵێ کە بەتەمای کاری تازەشی یاخود شتێکی تازەت هەبێ بۆیان دڵیان خۆش بکە کەم هەواڵەش دوورە لە ڕاستی بۆی دڵیشیان خۆش بێ لەگەڵ ئەوەیە. بەتەکی دوورە لە ڕاستیەوە من بە هەوادارەکان مەڵێم بە خەڵکی کوردستان هەمویان ئەڵێم ناو کوردستان و دەرەوەی وڵاتیش بەڕاستی وەرە سەیریان کە لە دەرەوەی وڵات چی پەیوەندیم پێوە کراوە. بەڵام من بە تەمای درامام بە تەمای درامای تازەم دوو دراماش نەک دراماشکر تەندروستیم باشە خەریکی وەرزشم خەریکی مەلام یعنی ئەم شتانە بۆ من زۆر باشە بۆ تەندروستیم زۆر باشە ئەم شتانە. بەیان خانماوەیەک بەر لە ئێستا چاوپێکەوتم لەگەڵا کردی ڕێز لە نەریان بۆ کردی بۆ خانەنشین بوونەکەت باسی وەرزشە کرد لە وەرزشەکە بەردەوامی؟ بەڵێ وەرزشەکەم بەڵێ بەردەوامم ومەلەش هەرەکەم بۆ نەخۆشیەکەم باشە ینی شتێک بزانم بۆ تەندروستیم باشە ئەیکەم ینی ڕێجیمەکەم تۆزێ خۆم لە بازە خواردنێ دوورخستۆتەوە شکر لەخوا بە زیادێسە تەندروستیم باشە. باشە بەیان خان ئەڵێت تەندروستیم باشە و باز لەوەشەکات کە پلانی تازەی هەیە و کاری تازەی بەدەستەوەی باسێکی کارە تازەکەتوان بۆ بکەیت کارە تازەکەت چییە باسی کێومان بوو کە خەریکی چیت؟ وەڵای ئەو کارە تازم جارێ بە دوای سپۆنسەرە جارێ دەستمان پێ نەکردو بەس بیرۆکەی و لە نووسینە باسی کێشەکانی ژنەکە. زۆر باشە دەستان خۆش بێت. بەڵێ خات و بەیان لەو خانەنشینیەکە لەوەی کاتێک کە خانەنشین کرایت و کورسات بڕگەیەکی لەگەڵ بەڕێستا کرد کاتێک لەوەی کە خەڵاتی شت پێ بەخشرا و دەنگدانەوەیکی زۆریشی هەبوو کاتێک کە باس لەوە کریتر لە دوای پرۆسەی خانەنشین بوونەکەەوە دەستەکەی بەکارێکی نوێ. ئەم خانەنشین بوونێ ئێستا لەگەڵ یا چۆنیت ڕاهاتووی ئیتر لە ماڵەوە یاخودەر سەردانی هاوڕەکان تەکەیت؟ خۆی خانەنشین وەکو وایە کۆڵێک لە سەرشانە لە عەسشێ یعنی من ئەو کاتێک کە دەوامی ڕسمیمە بوو زۆر بۆ کاری هونەریم شیاو نەبووە بۆ ئیجازەم کردایە وەرە و بڕۆ و ئەم شتانە بەڵام ئێستا کە خانەنشین کراوم حەز دەکەم ئازادم خانەنشینی بۆ من زۆر باشە بۆ هونەرمەند باشە لەبەر ئازادەبی لە کاری هونەریە یعنی وەکوە تازە لە دایک بیتەوە جارێکتر بۆ هونەرەکەت بۆ کاری تازەت. بەڵێ ینی من خانەنشینیەکەم بە شتێکی قورس نەزانی مسپاسی خۆراکەم کە خانەنشین بووم ئەگینە مەسەلەی خانەنشینی شتێکی قورس نییە و پیریش نییە دەستە خۆش بێت خاتو بەیان هەر بۆ وەڵامدانەوەیەک بۆ کەسانەیەم هەواڵە نادروست و ناڕاستانە بڵاوەکەنەوە کە تۆ سوپاس بخوا ئەوەی کە ئێمە ئەیبینین و گفتوگۆت لەگەڵاکەین تەندروستیت باشە شکر و باز لەوە شەکەیت کە بەردەوامیت لە وەرزشکردن ئەو بۆ گۆرانێکیشمان پێشکەش ناکەی؟ گۆرانی جاتخوا وەڵا دەنگت خۆشە خواگای لێ ئەوەی بیریشم بۆ ئەمڕۆ بیرم تۆ دەی تۆ وەڵامێکی ئەو کەسانە بەرەوە گۆرانێکمان پێشکەشەکەیت. وەڵایی خۆی سەلەم کاتایی چم بیرنی دەیخینە بۆ کاتێکی دیکەی ئیشاڵا کە تەندروستیت باشتریش بوو ئیشەڵا بەس من لێرەوە سپاسی ئەو کەساناکەم کە زۆر خەمخۆرم بەس ئینسانیش با هەر لە مردنا هەواڵی یەکتری نەپرسی حەزەکەم پێش ئەوەی ئینسان کە لە ژیانە بێ هەر خۆش ئەم کەسانە هەواڵ جاروار هەواڵێکە بپرسن بەڵام هەر لە کاتی هەواڵی مردنا نەبێت خەڵک هەواڵە بپرسێ هەر خۆشە بەردەوام مانگی جارێکیش بە هەواڵپرسین خۆشە کاتە ئەتوانین بڵێن چەپکە گوڵی خۆشەویستی باکە لە ژیانیان بۆ یەکتری بەرینەوە کلەوەی کاتێک کە مردی دایمە بەزینوی پێم مەڵێن ڕۆحە شاد هەتا هەم لە ژیانە خۆم هەواڵم بزانم بەس کە مردم خۆی بۆ ئەو پەیوەندی پێوەکەم بزانن لە چ مزگەوتی دانیش ئیشەڵڵا هەر تەمەندرێژ پیاوان ئیشەڵڵا تەمەندرێژ ئەبیت و تەندروستێکی باش ئەبێت بمێنیت بۆ خێزانەکەت بمێنیت بۆ ئێمە بمێنیت بۆ کوردستان و بۆ هونەری کوردی. باسی کەناڵی کورساتی ژەکەم کە بەدەنگمەوە هاو زۆربەی پەیج و شتەکانیش پەیوەندیان پێوە کردم وتیانین بۆ ماڵەوە بەس من داوای لێبوردنیان لێکەم تخوامێن بۆ ماڵەوە بەخوا بێتاقەتم یعنی بەڕاستی ئەم شتانە من خۆم پێویستم بەوەی تۆزێ خەڵک ئێنێرجیم کا پێویستم بەوە نییە خەتێکی ڕەشدانێن و بڵێن مردووە بەڕاستیم پەیجانە بە سەواز بێنن با ئەوەنە لەوە زیاتر خەڵک بێتاقەت نەکەن.
ئیشەڵا قەت بێتاقەت نابی و هەمیشە تەندروست باشە بیت زۆر خۆشحاڵ بووین کە داواکەی ئێمەت قبول کردو لە بەرنامەی کورسات مەگەزینە لەم ئێوارەیە کە بەشدار بوویت لەگەڵمانە و ئەم بڵاوکردنەوەی پۆستانت هەمووی بە درۆ خستەوە هەمیشە تەندروست باش و لەرساق بیت ئیشەڵا. قوربان بم، سپاس بۆ ئێوە، شاتان ماجەکەم سەرکەوتوو بوو. دووبارە سپاس هاتوو بەیان، زۆر سپاس.